ئەو ڕۆقەتی دەکەی سبێنێ شین دەبتەوە ئەو ماندی نەبی خۆ خۆ باشی وابکە و چمە چاخانەوێ نەبووی وەڵا شاگردم لەوێدانە بەخۆت دێرم بەم ئەتوێرم کورە کاکە ئێرکوانەش دەبی خزمەتی بکە نابینی دارێک لێرە هیشک بوو تازە فرێمدا ئەوانە هوشک بوون هەمووی بەری نادانا باش دەبی ئینشاڵڵا باش دەبی ئەوساڵ باش دەبی ئینشاڵڵا بە تەمای خۆی بە تەمای خۆ سعید دەزانی وەسمگە خراپ بووە لۆ کوێنە پارەم ما کوێنە چشتم ما کول هەموو ڕۆی بێک جاری دەچمەوە مال لەسەر ئەو حاڵی خۆشم ژنەکەم پێم دەرێ هێڕێ هێڕۆ چ بکەم نازانم وەڵڵا تەکبیرەکەم لێ بکە بە قورعان دەزانین چێڕە و مەسەلە چ کوردێ دەرێ خوار دانیشە بەس ڕاست بری وەڵڵاهی خێزانەکەت ئەگە بە حیاتی قسەی ڕاستی نەکردبی ئەو قسەی ڕاستە ئێسعیلۆ هێری هێر وەڵڵا هێرنیم بەس نازانم هێر بوومە لە پێشچاوم بۆ بە قورعان نییە هەمکانێ دوو برای باشت هەبیتێ هەندت بە پشتە خاکە ناسان لێدا هەندت بە پشتە خاکەنە هەر پشتە خاکە ناسەک نییە یەک ڕاوی ئاوت پێ هەگریتێ کورەت و چییە و بەو ڕەشە و شینێ وەنووسایی ئیکارە خەتە من ئەم پیاوە نەنووسایمە ئەم پارەم لێ خورایە پارە دەمێت پارەکەی وەگرمەوە پارە هێ کورە ئەتو نییە ئەتو سەریشت چوو هەندەی ماریشت بچی ماردیا کول ئەویش وا دەڕوە ئەویش هوردە هوردە وا دەڕوە هیدی چ قابلە خۆ بە تەماچی السلام عليكم. عليكم السلام. صحيح جان باشي. والله بتمام خو باشي تو من هرباش دي. رشا لو. بس وسع مزوق قرابة. لو رشا لو. رشا. سعي قومها. يتصدق قومها سعي مالم ميران بوا. يدبري. سعي تنيا بالم. كو يعني تنيا بالم؟ شينا نخوش برارو شينا نخوش باش تمشكاوة والله يا زواد دمك نخوش دكي ودمك ساق دبي دجمري دنا اخر زهي شو انا من بيشينا يدارنا كم يسالي كوتري حاقوم بتنيا يملا بال بتنيا تو دست بينا خويا دست سيتي شينا تسينا خوش شتي زور نخوش سعي هاتو ما تسهر بالركوبة بياو تزانم ازانم بياويد ازانم خاون درقاي ازانم حتشي شابة لتوايا ايه اوزا مقصدت سعي دسم دهمينه سعي جينا نخوشا هاتو مش تبارم بدي وعملياتي بو بكم دخوا بو قزاولة منك وشينا ايه تيتي هو غزالة ما علمتي يعني نخوشا ريخولي بانزا قريل تيابيه اوزا تو هم كان اذا تويت سبك يعني هاو كاري بكي مش تبارم بري بقرز كلام شرف قداموانيا بس شينا لمرد الرزقاركم